سڵاوتان لێ بێوم کاتتان باش. زۆر جار کارمەندانی کارەبا لە کاتی دەوامی فەرمی خۆیاندا ڕوبەڕووی دوژمنێکی شاراوە و تەزووی کارەبا دەبنەوە. هەندێکیان دەبنە شەیدی ڕووناچی و هەندێکی تریشان کەمەندامە بن. چی بۆ ئەو کەسانە دەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە؟ چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکانیان دەکرێت و لە دادگای یەکلایی دەکرێنەوە؟ ئایا تا چەندە کەرەستە و ئامێری پێویستیان لەبەردەستە بۆ ئەوەی لە کاتی چاکردنەوەی هێڵێکی بچراودا بەکاری بهێن و گیانی خۆیان لە پێش هەموو شتێکی دیکەوە سەلامت بێ؟ ئایا ئامارەکان چی دەڵێن لەسەر ئەم بابەتە گرنگە؟ لە بن کۆڵی ئەم جارەدا لەگەڵمان بن. ئەمان تیمێکی چاکردنەوەی کارەبان لە سلێمانی تەلەفۆن کراوە بۆ ئەوەی بۆ چاکردنەوەی کێشەی کارەبا یەکێک لە گەڕەکەکان دەربچن. بۆ سەلامەتی گیانی خۆیان سەرەتا پێویستە فیدەری ئەو گەڕەکە بخەنە زەوی و کارەبا ببڕن. ئەگەرچی ئەوان بە جلوبەرگ و ئامادەکاریەکانیان وا دەردەکەوێت کە تەواوی پێدەویستیەکانیان بۆ ئامادەکرابێ، بەڵام زۆر جار دەوترێ کە بوو کورتی زۆر بوونی هەیە بەرامبەر دوژمنێکی شاراوە دەوەستنەوە کە ڕەنگە یەکەم هەڵە دوا هەڵە بێ. ئەوان چیرۆکی قوربانیدانی هاوڕەکانیشیان لایە. ئەمەیان 20 ساڵەیە. برادەرەکانت هاوڕەکانت چێت بینیوە کە کەمەندام بوو بێ بەهۆی کارەباوەیان گیانی لەدەستدابێ لە نزیکی تۆ کاری کردبێ؟ وەڵاهی زۆر کەس لە سیانەکانە بۆتە تەسیە و یاوەتە مردۆ بۆی لێدانی کارەباوە. نمونەی نزیکی دەوروبەری خۆت بوو بن برادەران و کەسی خۆوانە کە عەلیمان هەبوو کەوتە خوارەوە لە پێشدا، ئیتر عەزیەتی زۆری بوو، فەقەراتیش کە ئیتر خەڵکی کەمان هەبووە تەمەن کارەبا لێیاوە دەستی برینار بوو، دەستی کوم بووە و هەیە پەنجەی لەدەستداوە. 10 ساڵ لەمەوە پێش خۆم وەکو بڵین سەر ناکەوتم لە خوارەوە بووم، کاخالیمان هەبوو لای پیر و پەکەوتەکان لەوێ خۆم لەگەڵا بووم کە کارەباکە لێ یافی سووتانی و کۆتە خوارەوە هەموو یەک هەفتە لە قسانە ژیا و مردیان بۆ کرد. وەڵاهی لەوانەیە 200,000 تەقاوتیان بۆ بڕبێتەوە هیچی کرد. هەندێکی تریان بۆ پاراستنی گیانی خۆیان لە بازاڕدا پێداویستی وەکو دەستکێشی نەگەیەنەری بەهێزی کارەبایی دەکڕن و داوا دەکەن ژیانیان پارێزراو بێ. کۆمەڵێک گرفت و کەمکۆڕیمانەیە هەر لە بینەوە هەتا جلوبەر وەنێ زۆر جار جلوبەرگەکانمان ئەو کەوالیەتە باشە نییە بڵێ زوو بەرگە ناگرێ. ینی کەرەستەی پێویستان لە بەدەست نییە کە هەموو سەلامەتی سێفتێکی ئێوە بگرێتە خۆیتانی. ئەوە زۆر زۆر دەستکێش ئەم دەستکێشانەیە سەر لە دەستمایە ئەمە چاکە، بەڵام جاری وایە کە ئەمانە نیە ئەو دەستکێشە نییە کە بڵێ کەمتر بەرگە ئەگرێت. نەگەیەنەرە نەگەیەنەرە و دەستکێشێکی بەڵاتەنەوە باشە، زۆر باشە بە نسبە خۆمەوە. جاری بەو کوالێتیە دەستکێشتان نایەنێ نایە خۆ دەکڕیت چێ کاکەمەری خۆیان نەکردن ماڵ ئێستاوە کاکە خۆت کردوێتی نییە چین لە بازار ڕایێنن بە عمل نا ئیشی پێ ناکرێ پەڕۆیەکە هی پێویست نییە بۆ ئیشەکە ئێمە ناکڕیوە سەلامەتی خۆتان ئەبێ خۆتان بیکڕن. ئەوترێت ئێوە مامەڵە لەگەڵ دوژمنێکی نادیارە ئاکەن ڕوبەڕوویە بنەوە وەک چۆن کارمەندێکی ناو چێلگە مینەکان ڕۆ بڕۆبێت و ئێوەش بەرامبەر کارەبا بە هەمان جۆرە. قسە لەسەرەوە چییە؟ قسەکەی من هەرەوەیە خزمەتێکی ئەگەر هەبێ بچووکیش بێ بۆ کارمەندانی کارەبا بکرێ بە تایبەت سیانەکان هەر ئەوەنە زیاتر چیتان پێ چیتان پێ بکرێ؟ کەسێک چەندین برادری خۆمان هەبووە کەمەندان بووە، هەیە ئەمری خۆی کردووە، شەهید بووە، شەهیدانێکی لای حکوومەتەوە بۆ بکرێت، یان ئەو کەمەندامانە بەپێی پێویست یارمەتی هاوکاری بکرێن دەروی وڵاتی پێویستە، یعنی ئەو لەسەر شانی حکوومەتە بەڕاستی ئەمە شتێکە واقعە. ئەو کەسانی کە کەمەندامە بنیان گیان لەدەستێن هیچیان بۆ ناکرێ؟ هیچ زمانێک نییە، هیچ زمانێک نییە بۆ کارمەندانی کارەبا بە تایبەت سیانەکان. ئەنجا بەشەکانی کەژەوە خطوتە و ئینارەیە هەمووی. لە سنووری پارێزگای سلێمانی لە ماوەی 28 ساڵی ڕابردوو 96 حاڵەتی شەهیدی ڕووناچی و زیاتر لە 8 حاڵەتی بوون بە خاوەن پێداویستی تایبەت و لە دەستدانی بەشێک لە جەستەبوونی هەیە. زیاتر لە 100 حاڵەتی دیکەی جۆرا و جۆری کارەساتی کارەبا بوونیان هەیە. ئەمە ئاماری بەڕێوەبەرەتی گشتی کارەبای سلێمانیە. بەردەوام لێرەش خولەکانی هۆشیاری و زانیاری نوێ لە ڕێگای تیمی جۆرا و جۆرەوە بە کارمەندان دەوترێتەوە. دروستبوونی ڕوودا خۆی یەکەم لە کەم تەرخەمی و دروست دەبێت. ڕووداوێک کەوێت بۆ کەم تەرخەمی ئەگەڕێتەوە. کەم تەرخەمیەکە
کەم تەرخەمی کارمەندەکە خۆی بە دەرەجەی یەک کە پابند نابێ بە بەکارهێنانی کەرەستەی سەلامەوە. ئەی هەنێ جار پەیوەندی بۆ نییە کە کەرەستەی سەلامی پێویست لە بەردەستی کارمەندێک نەبووە خۆی زۆر ناچاریش بووە زۆر ڕاستە بەڵام بەعزی شتێکی بۆ هۆشیاری ئەگەڕێتەوە بێ هەموو کارمەندێک هۆشیاری سەلامەتی هەبێ پێش هەموو شتێ لە 91 تا ئەم ساتە 96 شەهیدی ڕووناچی هەیە ڕاگەاندنی ئێواڵن لە 99 تا ئەم ساتە 115 شەهید هەیە ئەم جیاوازی ژمارەیە بوو هەر لە ناو یەک بەڕێوەبرێتیە ڕاستەکەی نەلانێ داتاکان لای من زیاتر هینتر بێت تاواتر چکە من بە ئەرقام قساکەم بە داتا قساکەم ئەوەنیش بە ڕەقەم پێمان نەڵێن ئەو ڕەقەمەکەی نەخر داتاکان ئەتوانم بڵێم هینیشی وان نییە وەس خلافی زیاتر داتایە خلافەکە ئەزانی چەنێکە 90 ژمارەی شەهیدە ڕاستە نا ڕێن چۆنە ئێمە ساڵ بە ساڵ بە دواداچوون زیاتر هین ئەبێت بۆ بەشی سەلامە مەسەڵەن خۆشبەختانە بەڕێوەبەتی گشتی کاربا کاک شێخ سالار لە 2015 احتیمامێکی زۆری بە بەشی سەلامەیەوە پێشتیش احتیمامی پێدرا بەڵام لە کاتی ئەوە احتیمامی زۆر زیاتر پێدراوە ماوەدێکی زۆریان بۆ ئەکەڕێ بۆ سییانەکان لە چەند ساڵی پێشووی قەیرانی دارایی کەم و کورتی لای تیمەکانی چاکردنەوە بوونی زۆر بووە دەوامی کارمەندان و پدەویستیەکانی چاکردنەوە لە گۆڕەر و مەحاویلە و تەنانەت چاک نەکردنەوەی هێڵی پچراو لە گەورەترین گرفتەکانی بەردەم ئام کارتە و کارمەندەکانی کارەبا بووە لە سلێمانی زیاتر لە 100 فەرمانگە و وێزگەی چاکردنەوە هەیە لە وێزگەیەکدا زیاتر لە 6 کارمەند هەیە لە 5 وەزبەی ئێشکگردا کار دەکەن و هەوڵ دەدەن کێشەی کارەبا چارەسەر بکەن قەیرانی دارایی وای کرد کە کارمەند کە مافەکانی دەست نەکەوێت بە ئەرکەکانی خۆشی هەڵنەسێت و جەنابتان ئەزان کە دەوامی کارمەند وەکو پێویست نەبووە لە کاتی قەیرانی داراییە لە ڕۆژانی ئاسایە لەوانەیە کارمەندی سیفتی هەموو کاتێ بەردەست نەبوو بێت بەرپرسی وەجبەکە هەموو کاتێ بەردەست نەبوو بێت ئەو کارمەندانی کە پێویستە لە تیمەکان وەکو تیمێکی کامل بچنە سەر کارەکان بەردەست نەبوو بێت ئەمە هەمووی بۆتە ریسک و خەتەرێک بۆ دەرچوونمان وەسەر کارەکان و لەگەڵ ئەوەی ئەمە خەدەماتێکی مباشرە خزمەتگوزارێکی بەردەوامی خەڵکیە ناکرێن نەیکەیت ناکرێت ئەگەر مەحەویلەیەک سوتا خەتێک کەوت هاوڵاتی بێکارەبا بێ و تۆ دەرنەچی ئێمە لە زۆرترین لە خراپترین بارەکانی قەیرانی داراییە شۆفێر هەستاوە بەکاری کارمەندێکی کارەبا لەسەر سیستمەکە کەیشی ئەو نەبووە یان کارمەندی ئاسایی هەستاوە شۆفێری کردووە کامانە زروفێکی زۆر تایبەت بوون بەداخەوە کە و چەند ساڵی پێشوو هەبوو هیوادارم لێرەوە بەدواوە کە قەیرانی دارایی نەما و موچە چارەسەر کراوە بگەڕینەوە سەر ئەو حاڵەتە و باشتری بکەین زۆر بەشە لە هەرێمی کوردستان هاوشەی وڵاتانی پێشکەوتوو تا چەنە ئامێری پێویست کەرەستەی پێویستی پاراستنی گیانی کارمەندان لە بەردەستە یان نەخێر نەقسی گەورە هەیە ئێمە ئەوەی کە هەبێت لە ساڵانی ڕابردووە ئەوەی کە پێمان کراوە بە پێ ئەو توانە مادی کە بەدەستمانەوە بووە ئەو شتە سەرەتایانە یان پێویستیانی کە هەبوو بۆ دەرچوونی کارمەندێکان کە لەگەڵ خۆیان بیبات و بۆ سیفتی بەکاری بێنێ زۆربەی کات دابین کردووە وەکو خۆتان وەکو داواکاری بەڕێوەبەرێتی گشتی خۆتان هەمیشە هەبووانی لە ئەولەویاتی کارتان بێت تەندەر لێبن بۆ مەبەستە بەتەئکید ئامێری تێست پێداویستیەکانی جلوبەرگ و دەستکێش و کڵاوانەی کە هەیە هەر کاتێک هاتبێ ئەگەر پارێکی متەوازعیشمان بەدەستەوە بێ هەڵمان ناوە ئەو شتانی پێ بکڕین ئەنجام مادەکانێکی پێ بکڕین زۆر باشەکەواتە ئەتوانین بڵین لە سەدا چەنی وڵاتێکی پێشکەوتوو ئامێر و کەرەستەی سیفتی لە بەردەستی کارمەند و ئەندازیارانیەوە هەیە دیارە تەنها سیفتی نابەستمەوە بە ئامێر و کەرەسە بەڵکو ئەمە کەلتوری ئەوێ ئەمە هۆشیاری ئەوێت ئەمە ڕێخستنەوەی ئەوێ بەڕاستی من هۆشیاری هەیە ئەو قەیرانان یەک بە دوایەکانە وای کرد کە ئەگەر بوو بێجیش نەماوە ئێستا پێویستی بە ڕێخستنەوەیەکێ و من ئەمێ دەسەڵاتداران لە وڵاتەیە بەخۆشمەوە هەمومان شەرمنانە لەگەڵ کارمەندا نەدوێن قەیرانی دارایی کۆتایی هاتووە موچە تەواو بووە لە دەوام و ئیلتیزاماتی دەوامی لە دەوامی ڕۆژانەی فەرمانبەر و کارمەندەکانی خۆمان ئەبێ بەڕاستی ڕێکخرێتەوە وەکو جاران ئەبێ حکومەت شەرمن نەبێت لەمایە ئەو کەسانی کە ئاسی بەرپرسیارەتیان هەیە ئیتر لە پارێزگار و لە وەزیرەکان و لە سەرۆکی حکومەت و متابعی بەردەوام کرێ بۆم سەرێک نەخراوەتە دەوامی بەداخەوە بەڵێ ئێمە هەوڵێکی زۆرمان ناوە داوامان ڕێخستۆتەوە بەڵام لێرە و لەوێ کە ناوی شوێنمان پێ ناوترێ لەم کاتەیە بەڵام ئەبیستین کە زۆر جار شوێنی تر داوامەکانی وەکو پێویست نییە وەکو فەرمانگەکانی ئێمە کە ئێمە بووینە تەزاحیە لەمایە بەڕاستی ئەڵێن بۆچی ئەوان کەم داوامەکەن ئێوە زیاتر تاکید گلەی و گازندەیەکی زۆرمان لەسەر لەلایەن کارمەندانمانەوە کە لە شوێنی تر دەوام بە شێوەیەکی ترە و لا ئێمەوانی زۆر باشە چەند تیم هەیە لە سنووری بەڕێوەبەرێتی گشتی جەنابتان تیمەکان زۆر ئێمە زیاد لە 100 فەرمانگە و وێزگەمان هەیە سیانەمان هەیە ئەمانە لە هەر سیانەیە کا دیارە وەجبات یانی لە هەر سیانەیە کە لەوانەیە 50-60 کارمەندمان هەبێت کە لە 5 وەجبەی خەفارەتە خۆی بینێتەوە لەم وەجبانەشە
دوو تیم سێتیمی تایە کە بۆ کارەکان دەرەچن. بۆ هەوڵەتیان هێشتا گلەیان ماوەکە وەک پێویست کارەبایان کە تێگەچێ محاولەیە کە ئەسووتێ وەک پێویست چاک ناکرێتەوە زوو ناچن بەدەم و شوێنانەوە. بە بڕای من ئەو کارەبایی یان ئەو پێدانی کارەبای کە لە وڵاتە هەیە هاوشێوەی نیە لە هیچ وڵاتێکی دواکەوتی تریشە. بەڵێ کارەبایەکی زۆرمان هەیە، بەڵێ پارێکی زۆر سەرفەکەی بەڵام ئەنجامەکەی ئەوە نییە کە ئێمەمانەوێ. لەبەر ئەوەی دیماند و خواستی کارەبا ئەمەنە زۆرە لەلایەن هاوڵاتیانەوە و حکومت نەیتوانیوە لە بوارەکانی تری سوتەمەنی و پێداویستەکانی تر لە وەرزی زستان و تا ڕادێک لە هاوینیشە دابین بکە بۆ هاوڵاتیان کارەبا بۆ بەزەحیە یەکەم لەمە وەزارەتی کارەبا بۆ بەزەحیە کە ئەو بڕە کارەبایی زۆری هەیە کە ئین بە هاوڵاتیان دەیان مشاکل و مشکلی لەکەوێتە بۆی هاوڵاتیان ناڕازی. لە ناوەڕاستی بەهاردا لە پاڵ سروشتێکی جوان و گوڵ و کانی و گوڵزار و دیاریەکانی زەوی دەگەینە شوێنێک کە بۆ ئەم خێزانە شوێنێکە بۆ بیرکەوتنەوەی یادگاریەکانی باوکیان کە هەر لە نزیکی گوندەکەی خۆیان و لەم زەویەدا ماڵاواییان لێکرد و بە خاکیان سپارت. لە 22 دووەم ساڵ فارسی کارەباچی دوای 34 ساڵ لە خزمەتی کارەبای مەسیف سەلاحەدین دوای چەند جارێکیش لە بەرکەوتنی بە تەزووی کارەبا بەهۆی لێدانی گوڕێکی کارەبای 11 کەیڤی لە کاتی کارکردندا دەبێتە شەهیدی ڕووناکی. بە وتەی کەس و کارەکەی باوکیان هەموو ڕێکارەکانی سەلامەتی گرتوتە بەر داوای کوژانەوەی کارەبای کردووە ئەو کاتە کاری کردووە. بەڵام وەک خۆیان دەڵێن بە هەڵا لە وێزگەی کارەبای مەسیف سەلاحەدینەوە تەزووی کارەبا دووبارە گەڕێنراوەتەوە بۆ ناو ئەو هێڵە و دەست بەجێ باوکیان گیانی لە دەستداوە. ئەوان سکاڵیان تۆمار کردووە و دۆسیەکەش لە دادگایە. بە قانونیان دەبی ئەو تەلەفۆنی کە تەلەفۆنی کردیا ئەو ڕقەمەی تەلەفۆنی کردیا بگوژێنەوە هەر ئەو ڕقەمیش ئەو تەلەفۆن کابرێ پێکەن و کەسێکە ناتوانێت فەرمانە هیچ کەس کە ناتای نەخر ناتەن چکو کارەبا بە خۆت دەزانی کارەبا خەتەرە. باش نەتان پرسی هۆکار چی بوو ئەو کەسێ ئەو کاری کردو بۆچی کردوێتی؟ وڵا پرسیار ئەمە پرسیارمان کردیە و ئەو یەکەم جار ئەوان گوتیان ئەمە پێ نەکردو ئێستاش ئەوان هەدەرن ئەو کارەبایەک نەمە پێ نەگرێتەوە بەڵام کارەبای زەختەعالی بەس لە مەحەتەی دێتن ئەو لە زەختەعالی پێوە بۆ سێ فێزەکانی سەری بەڵگەکانی ئەوەی سەلمێنێک کە هەر لە وێزگەکەەوە هەڵکراوەتەوە لە وێزگار کراوە تا ئێستێک لای نەبووتەوە کەیسەکە ناوەڵە چۆتە دادگا بەری لە دادگا ئێستا لە قۆناغی لێکۆڵینەوەی لە خۆناغی لێکۆڵینەوەی بەرپرسانی کارەبای ناوچەکەڵێن چی؟ وەڵی بەرپرسانی کارەبای چکو لیژنە لە ئەوەش پێی کاتێ لە مدیریەتی کارەبای و لێرێ لیژنە تاقییان پێکی نایە کە هەر ئەو ڕۆژی برین دانێ وارەکەی لیژنەی هەولێری هاتن لۆ مەسەری تاقیق هەمیان بردن هەموو ئیفادە هەمووانیان وەگرتیە و وڵاوانیشە دەرێن چاوەڕێ ئەوەیە کە بزانین کە ئەنجامی لیژنەکەی دوو فەرمان بەر لەوێ بۆ لە وێزگەکە ئینکاریەکەنکەوەی ئەوان هەڵیان کردبێتەوە ئەوان پێیان کردبێتەوە دوو مدیری مەحەتەی لێ بۆ لەگەر کارمەندە چیش هەردووچیان ئینکاریەکەن هەردوو دەرێن ئەمە پێ نەکردووە ئەی چێ پێی کردووە دیار هێشتا ئێوە لای خۆتان ڕوونە وڵای لای خۆمان کاروان کارەبای زەختەعالی بەس لە مەحەتەی دێتن ئەوە بەڵگەی دەستیەوە ئەوە بەڵگەی دەستی ئێمێ ئەمە داواکار لە حکوومەتی هەرێم و لایەنی پەیوەندیدار کە بە شەهیدی قبول بکەن ئیمتیازاتی شەهیدانیش بیگرتەوە شتەچکەش 34 ساڵە لە دایرەی کارەبا تا ئێستا زەوی پێ نەدرایە کە مافی خۆشیەتی زەوی پێ نەدراوە تا ئێستا. خێزانی وەسافارس بە حەسرەت و خەمەوە دەڵێت خاوەنی نۆ منداڵن کە دوو لە منداڵەکانیان نەخۆشن ئەوەی لە خەمی هەموو ئەمانە بۆ مەریەم خانی خێزانی وەسافارس بە ئازارترا کەم تەرخەمی بەرپرسانە لە ئاستی قوربانیدانی هاوسەرەکەی دەڵێت 34 ساڵ بوو هەر مەترسی ئەوەی هەبوو هاوسەرەکەی بە کارەبا گیان بسپێرێ. ڕۆژێک لە ڕۆژان ترسیەوەت هەبوو کارەبا جانی هاوسەرەکەت لێ بسێنێتەوە؟ ئەوێوەڵا زۆر دەترسام چۆن زۆر جاریش لێدایە بەس چاوی تۆ ئەوها نەبوو چ جار ئەوها نەبوو چێتا جاریت کە لێدایە سی چار ڕۆژ دەکە تەمارێدا دەستاوە چۆ داوامی خۆی پیشەی خۆی زۆر پێخۆش بوو بەوی بە هە لە خزمەتێ هاولاتیان بە هەر ئیشی خۆی کردبە زۆری پێخۆش بوو. تۆ چیت پێوت؟ مۆلە ئەم هەر دەمگۆ وەرەو مارێ واز دێبینە ئەوش پیشەی خۆی زۆر پێخۆش بەی بە هەتا ئەوە کە ڕۆژێ چوبەی بە دەگۆم دەستی خۆم ئەوە کردیتمە خێر لێگەر هەزل بە چاتی بەوی دەچی مەترسی و زۆر ئەوە کوڕە گەورەکەمە وێ گوتی دەگو با بە وەرە ماری
بەسە دێگو کوڕم مەترسێ بەخوایە جەلبێ بەچ بێ بەوی دەچی ئیشی خۆی زۆر پێ خۆش بوو زۆر ئیشێکی جوانی شێ کرد زۆر خزمەتی ئەو مەسیفە و دەوروبەری کردیە ئەو 34 سارە بەس خزمەتی ئەو مەسیفە و دەوروبەریەکە هەموو بسرمانانەکە چ یادگاریەکەت بیرەکەی تۆکەیتە سەر گۆڕەکەی ڕەحمەتی چ یادگاری بۆ بیرەکەت یادگاری زۆر مەسەجا ئەڵا هیچم بەبیر نیە زۆر یادگاری زۆر زۆر ئەوە خەفەتی لەوێ خۆم بەجێنی هێشتنچی هەتا ژیانی خۆی تەرخان کرد هەتا لەسەر کارەبای چوو هەتا هێشتەگەدابی کەس ئاوڕەچی لە منە دایتەوە ئەتا هێستەگەدابی لە غەیری معاشی زیاتر کەس نەیگوت یاری ماریش دەچێ خەفەتی لە هەندێ دەخۆم نۆمدار منە کاکە نۆمدار بەگەما خۆشە دوون خۆشم لە مارێن ئێک چاوەشی لە دەستدای ئەوە سێ مەگزارشی هەفت سارە دەی هاتوسو ئێرانی پێکەم و هەموو دەوروبەر و مەسیف دەزانی چوینە ئەو وێزگەی کە دەوترێت لێرە بە هەڵاتە زووی کارەبا هەڵکراوەتەوە بۆ هۆیەوە وەستا فارس شەهید بووە ئەو دوو کارمەندەی ئەو ڕۆژە لە دەوامدا بوون لە وێزگەکە نەبوون لێرە بە نافەڕمی دەوترێ تا زووی هێڵی مۆلیدا بۆتە هۆی شەهیدبوونی وەستا فارس پرۆگرامی بنکۆڵ لەبەر تێکنەچووری ڕەوتی لێکۆڵینەوەی دادگا بابەتەکە زیاتر ورد ناکاتەوە و چاوەڕێی تاوابوونی لێکۆڵینەوەی یاساییەکان دەکرێت بەڵام هەر لێرە و لەم شوێنە کە وێزگەی پێدان و کوژانەوەی کارەبای مەسیف سەلاحەدین و کۆڕێ و ناوچەکانی دەوروبەریانە گوڕی کارەبای 11 کەیڤی و 33 کەیڤی بوونی هەیە و شوێنێکی بەترسیدارە و پێویستی بە خۆپارێزی هەیە لە ماوەی ڕابردووشدا یەکێک لەو ئامێرانەی کارەبای تەزوو بەرز نزم دەکاتەوە و ئاسایی دەکاتەوە لێرە سوتاوە و تا ئەم ساتە چاک نەکراوەتەوە یەکێک لە کاربندەکانیش لێرە کە چەندین ساڵە ئەزمموی هەیە و کاری ئەو بریتە لە کوژاندنەوە و پێدانەوەی کارەبا وەک دەبینرێ هیچ جلوبەرگێکی پارێزراوی سەیفتی لەبەردانیە و دەڵێت حکوومەت توانای نییە کە بۆیان دابین بکە ئەو ڕازیە بۆ دۆخە شوێنەکەشیان زۆر جار ئاوی باراناوی تێدا کۆ دەبێتەوە کە مەترسیدارە بە شەهیدبوونی وەستا فارس ژمارەی شەهیدانی ڕووناکی لە سەرەتای دروستبوونی فەرمانگەی کارەبای هەولێرەوە بووە بە 62 شەهیدی ڕووناکی و کەسانی پەکەوتە و خاوە پێداویستی تایبەتیش 49 کارمەندن بەڵام ئەوترێ ژمارەی ڕووداوەکانی کارەبا لە چەند ساڵی ڕابردوو کەم کراوەتەوە داوا دەکرێت دەرماڵەی مەترسی لە 100% زیاد بکرێت ئەو هۆکارانەی کە دەبنا هۆی شەهیدبوونی کارمەندەکانمان بەداخەوە چەندین هۆکار هەیە یەکێک لەوانە جاری وا هەیە هەڵەکردن لە بەکارهێنانی هێڵەکانی کارەبا لە کاتی کارکردنیاندا بێگومان پێویست دەکات ئەو هێڵەی کە کاری لەسەر دەکەن بیکوژێننەوە بەڵام جاری وا هەیە ڕەنگە بە هەڵا کاری وا ئەنجام دەدرێت جا چ لە لای کارمەندەکەەوە بە هەڵە داوا دەکرێت یاخود لە لایەن وێزگەوە ڕەنگە جاری وا هەیە ئەگەری ئەو هەڵانە هەیە هەڵەیەکی دیکە ئەوەیە کە کارمەندانی ئێمە سەرڕای ئەوەی کە بە بەردەوامی ئێمە جەخت دەکەین و لەسەریان لۆ بەکارهێنانی ڕێنماییەکانی خۆپاراستن سەلامەی پیشەسازی وا بڵین بەڵام بەداخەوە جاری وهەیە لەبەر پەلەکردن جاری وهەیە لەبەر هەر هۆکارێکە ڕەنگە ئەو ڕێنمایانە بە تەواوی جێبەجێ ناکرێت ڕەنگە لە مەوقعدا کاتێک کە کارمەندی کارەباتی مەکانی کارەبا گرفتێکی زۆریان دەبێت ڕەنگە پەلەپەل دەکەن لەوەی کە کارەکە ئەنجام بدەن بە خێرایی ڕەنگە هەندێک شت هەیە پێویستە بکەن بە پێ ڕێنمایەکان ڕەنگە ئەنجامی نادات لۆ نمونە لە بەزەوی گەیاندنی تۆڕەکە پێش ئەو ناوچەی کە کاری تێدا دەکات پێویستە هێڵی کارەبایەکە پێشەوەی کە دەگاتەوێ بە زەوی بگەێنێت لۆ ئەوەی کە کاریگەری لەسەر ئەو نەبێت ئەوترێ زۆر جددی نەبوون لەوەی لە ماوەی ڕابردوو ماف و ئیمتیازی شەهیدێک بۆ شەهیدی ڕووناکی ژوەر بگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە ئەو گلەیە ڕوبەڕووتان بێتەوە نەمانتوانیە ئەو مافەیان لۆ بەدەست بینین سەرڕای ئەوەی کە زۆر هەوڵدرا نەک تەنها لۆ شەهیدانمان تەنانەت لۆ زیندووەکانیش کە ئێستا لە کاردان من پێم وایە زۆر شایستەی لەوە زیاترن کە ئێستا هەیە لە کاتی ئێستادا تۆ دەزانیت ئەوانەی کە کاری چاکردنەوەی تۆڕەکانی کارەبا دەکەن بەکاری کردنی کاری سەربازی ون دەکەن کاتێک کە هاوڵاتی لە کاتی خەودایە
کاتێک کە هاوڵاتی ڕەنگە لەبەر باران ناتوانانی بێتە دەرەوە لەبەر گەرما ڕەنگە ناتوانانی بێتە دەرەوە ئەوانەی کە تۆڕەکانی کارەبا چاک دەکەنەوە لە گەرما و لە سەرما لە ڕۆژ و لە شەودا بە بەردەوامی کاتێک کە کارەبای هاوڵاتی تێک دەچێت ئەو تیمانە لە کارکردندانا جگەلەوەی کە وەکو مەترسیەکی ئێزگار زۆر لەسەر ژیانیان هەیە بەڵام کارەکەشیان هێندە سەختە پێم وایە زۆر شایستەی لەوە زیاترن کە ئێستا لۆیان دەکرێت ئێمە بە بەردەوامی هەوڵماندایە لە ڕابردوودا دێمە سەر ئەو قسەیە ئێمە لە ڕابردوودا بە بەردەوامی لە هەوڵدا بووینە لە کاتی ئێستادا ڕێژەی سەتاسی دەرماڵەی ترسناچی خەرز دەکرێت لۆ ئەوانەی کە لە ناو تۆڕەکانی کارەبادا کار دەکەن بە بەردەوامی لە هەوڵدا بووینەکە لۆیان بکرێت بە 100%. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هاوشێوەی ئەو کارەبایی دەدرێت بە هاوڵاتیان کێشەی تێدا بووە. بەرپرسانی وەزارەتەکە نایشاردنەوە کە هەندێک جار کێشەکان بەهۆی سەرکێشی کارمەندەکانیان دروست بووە کەوا دەکات بێجگە لە زیانی گیانی زیانی مادی زۆریش دروست بکات. کارمەندی کارەبا هەبووە لە سیانەکە لەگەڵیان دەرچوین باسی لەوە کردو خۆی دەستکێشێکی تایبەتی بۆ خۆی کڕیەوە بۆی پارێزراوتر بێ. ڕاستی بۆچی؟ لە ڕاستیدا زۆربەیان لەوانەیە سەرکێشی ئەکەن ئەجینا هیچ کەسێک نابێت دەربچێ بۆ سەر ئیش ئەگەر هاتوو بە ڕێک و پێکی ئەو پێویستیانەی هەیە بۆ سەلامەتی ژیانی خۆی و هەروەها بۆ سەلامەتی ئامێرەکانی کارەباش. بەس بۆ ناوی بنین سەرکێشی لە کاتێکدا ئەویش ئەچێت بۆ نمونە کارەبای گەڕەکێک چاگەکاتەوە ئەو کۆڵان و گەڕەکە بێ کارەبا بەس ئەو ئەبێ شخصێکی مخەول بێ ئەبێ شخصێک بێ کە وەکو وتمان مەشق و ڕاهێنانی کردبێ و بەرپرسیار بێ لەو کارە نەوەک من هەر کارەباییەک بێ بیبم کارەبای ماڵەکەی پێچات. تیمێکی چاکردنەوە کە بەڵێ ڕێگە پێدراون بەڵێ مەشق پێدراویش بوون باسیانەوە کردو وەک پێویست ئامێریان لە بەردەست نەبووە دەستکێشێکی تایبەتیان لە بەردەست نەبووە هەنێ جار خۆیان لە بازار کڕیویانە. من ناشارینەوە لە ساڵانی ڕابردوو لەوانەیە هەندێک کێشە هەبوو بێ بە تایبەتی کێشەی ئابووری کە نەتوانرابێ وەکو پێویست بۆیان دابین بکرێ بەڵام ئێستا خۆشبەختانە بەشێک لە وارداتی کارەبا تەرخان کراوە کە ڕاستەوخۆ فەرمانگەکانی کارەبا لە پارێزگاکان بۆ خۆیان دەتوانن لە 180 سەرف بکەنەوە بۆ ئەو پێویستیانە و چاکردنی تۆڕەکانی کارەبا. بۆ لە مەودووە چیەکەن مامۆسای بەڕێز بۆ لە مەودۆ چیەکەن کاتێک کە کورتی هەبێ لە ناو سیانەکانتانە بۆ ئەوی بە سەلامەتی کارمەندانتان پارێزراو بن. وەکو وتم سەرکێشی بە ژیانی مرۆڤەکان هەرگیز نابێ بکرێ لەبەر ئەوە مەشق و ڕاهێنان پێویستە دابینکردنی پێویستیەکانیان هەمیشە یەکێک لە ئەولویاتی وەزارەتی کارەبایە کە سەلامەتی کارمەندەکان و هەروەها ئامێرەکانیش وەکووتم ئێمە ئامێرەکان وەختێک پەکیان ئەکەوێ یا نەتیجەی هەڵەیەک خەڵک بێ کارەبا ئەبێ یا زەرەر و زیانێکی گەورەیە لە ڕووی ئابووریەوە لەوانەیە کارمەندێک لە وێزگەیەکی کارەبا ئیشەکە دەیان ملیۆن دلار کولفەی ئەو وێزگەیە لەوانەیە بە هەڵەیەکی ئەو هەم خۆیشی زەرمەند دەبێ هەم ئامێرەکانیش. ڕووداوی کەمەندانبوون یا گیان لە دەزانی کارمەندانتان زۆر جار لە کەم تەرخەمی کارمەندەکە خۆیەتی لە سەرکێشی خۆیەتی یان نەخێر بەرامبەر دوژمنێکی نادیار مامەڵاکە. هۆکارەکان زۆرن وەکو وتم دەکرێت سەرکێشیەک لە خۆیەوە بێ دەکرێت خراپی ئامێرەکان بێ کە بەکاریانێنێ بۆیە ئێمە دائیمەن تەرکیز لەسەر کوالیتی کۆنتترۆڵەکەین ئەو ئامێرانەی کە بەکارێن ئەو ئامێرە کارەبایەکان بێ لە نوعیاتێک کە بە گوێرەی مواسەفاتی وەزارەتی کارەبا بن کە ئەو مواسەفاتە دراوە بە هەموو فەرمانگەکانی وەزارەتی کارەبا. سەبارەت بۆ کارمەندانی کە گیان لە دەزێنن کەمەندامە بن بە تایبەتی ئەوانەیە بن شەهیدی ڕووناچی تا ئێستا لە حکومەتی هەرێمی کوردستان وەکو شەهیدی ڕووناچی مامەڵان لەگەڵ ناکرێت ڕووی ماف و ئیمتیازاتەوە بۆچی؟ بەڵێ ئەوانە لە ڕاستیدا ئەوەی لەسەر وەزارەتی کارەبا بێ کاریان بۆ کراوە و بەرز کراوەتەوە بۆ لایەنە پەیوەنددارەکان کە ئیجرعاتیان لەسەر بکرێت دیارە بە پێی یاساکانی حکوومەتی ئەوانجی ڕێوشێنی خۆیان هەیە بەس ئێمە وەکو وەزارەتی کارەبا داوامان کردووە چونکە ئەوانش لە کاتی بەجێبەجێکردنی ئەرکەکانیان تووشی ئەو گرفتە بوون. لە چەند ساڵی ڕابردوو بڕیاردراوە بەڕێوەبەرێتیە گشتیەکانی کارەبای پارێزگاکان لە هەرێمی کوردستان بڕی لە 180 داهاتی خۆیان بۆ دەستخستنی پێداویستەکانیان خەرج بکەن کە ڕەنگە ئەوەش هیچ بیان وێک نەهێڵێتەوە کە پێویستە تەواوی پێداویستیەکان بۆ پاراستنی گیانی کارمەندان و کەمکردنەوەی قوربانیەکان بگیرێتە بەر.
لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین زیادکردنی دەرماڵەی ترسناکی و کەسانی ڕاستەوخۆ ڕوبەڕووی تەزووی کارەبا دەبنەوە لە 130 بۆ لە 100 پێویستێکی گرنگە هەروەک ئەو کەسانی شەهیدی ڕووناچین پێویستە لە کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان وەکو شەهیدێکی ڕاستەقینە لە لای حکوومەت ماف و ئیمتیازاتیان بۆ حساب بکرێ پێویستە ئاوڕی جددی لەو کەسانە بدرێتەوە کە شەهیدی ڕووناچین و کەم ئەندامی ئەم بوارن تا بەرنامێکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن خۆتان لەگەڵ